جا لە شۆ دەست پێ بکەین براگیان شارێکی وێران بێ حکومات بێ سەرپەرشت بێ ساحاب شارێکی ئاوا جوان و جەمالی هەیە کە لە ناو هەموو دەوڵەتی جیهانە بە شارێکی ئەمن و ئاسایش ناوبرێ بە شارێکی جوان بە شارێکی کللتوری بەڵام کە شتێ ساحێبی نەبوو ئاوا ئەم پاشا گەردانەیە کە لە شاری سلێمانیە ڕوو ئەدا طبعاً هەر لە محافظەوە بەرپرسیارە هەتا ئێمە هەتاوکو بچووکترین بەرپرسی ئەم شارە و گەورەترینەکان ئەو دەسەڵاتەیە کە ئەم شارە با بەڕێوە چونکە ئەم شارە تۆ بڵێیت و نەڵێت ئێمە حەدیثێکی پێغەمبەرمان هەیە صلی الله عليه وسلم فەرمێ كلكم راع وكلكم مسؤول عن رعيته ئەمە لێرە تەطبیق ناکرێت لەم شارە سبحان الله ئەوەی کە ناچێتە سەر پێشەوەی بچێتە سەر کورسیەکە لافوق غەزافیەوە لێیە ئەڵێ من وا ئەکەم بۆ هاوڵاتیان هەر وەکو هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگا کە معارەزەی تیا بوو کە سێ حیزبی معارەزەی تیا بوو کە کۆمەڵ بوو یەکگرتوو بوو گۆڕان بوو یەکێتی بوو پارتی بوو ئەم دوانێکە کە ئەمان ئەم یەکێتی و پارتیە دەسەڵاتی گەوریان لەژێر دەسایە دەسەڵاتی یەکەمن لە کوردستانە بەڵام نە معارەزە هیچی کرد نە دوو حیزبە سەرەکیەکەش هیچی کرد خۆی کێشەکە لەوا بوو گۆڕان بە 250,000 دەنگەوە نەیتوانی ئەم شارە ئاوەدانکە کە لافوگە غەزافی ئەوەی لێ ئەیە لە 2009 ئەیوو من ئەم شارە ئەکەم بە شامی شەریف بەڵام نەک شامی شەریف بوو بە وێرانی شەریف بەڕاستی کەواتەمە هۆکارەکەی بۆ معارەزە خۆی گەڕێتەوە یا خۆ دەوێت دەسەڵات یان خۆی هۆکارەکەی بۆ ئەو بەرنامەی حیزبا گەڕێتەوە کە هەیەی معارەزە لە قۆناغ معارەزە بەپێی ئەو کورسیەکەی هێنێ ئیشەکە بەڕاستی بەپێی ئەو کورسی ئەیەنێ چەند کورسی و زیاتر بێ تۆ ئەونا بەرکەوتە و زیاترە بێ چەند کورسی و کەمتر بێ بەرکەوتە و کەمترە بێ ئێمە لە ئەنجومەنی پارێزگا 2 کورسیمان هەبووە ئێستا ئێمە نەبێتە خپیا هەڵدان لە ئەنجومەنی پارێزگا ئەم 2 کورسیە کە من و کاگڕ بەڕێز کاگڕە مەزانین ئیشی 2 کورسی ئەنجومەنەکەین ئەنداممان هەیە بە مانگ و 2 مانگ نایە بە ئەنجومەنە ئەنداممان هەیە هەتا ئێستا یاداشتێکی نییە ئەنداممان هەیە تا ئێستا کۆبوونەوەیکی نییە بە پێی مەزاجی خۆی هەجڕم لێپرسینەوەیان نییە نەخێر لە ئەنجومەن لێپرسینەوە نیە وەکو لێپرسینەوە بەڵامی ترەوە کەوێتە تۆ ئەو زەمیرە و کە ئەو دەنگدەرایی دەنگی پیاوی ئەی تۆ چۆن ئیش بۆ ئەم دەنگەراکەی کەواتە میدیاخان تۆ باست لەوە کرێمە تەنها 2 ئەندامین بەڵێ ئەتوانین ئەم هەموو ئیشە بکەن تا ئێستا توانی وتانە هیچ کێشێکی سلێمانی بەم 2 ئەندامە چارەسەر بکەن ئێمە ئەوەی توانیمان بەبێ بەرکەوتی خۆمان 2 کورسی باڵێ توانیمانە کاک ڕەمەزان سەرۆکی لیژنەی پلان و پرۆژەکانە کە لیژنەیەکی معنیە لە ئەنجومەنی پارێزگا بەڕاستی چەند لیژنەیەکی معنیتیایە یەکێک لەو لیژنانە بەڕاستی پلان و پرۆژەکانە بەڵێ کاک ڕەمەزان بە پێی تواناتوانیوێتی ئەو ئیشانە بکا کە توانای هەیە بەسەر ئەم 2 کورسیە تۆ لەوە 1 کورسیە ئەبێ بە 1 کورسی لە پلان و پرۆژەکانە بەڵام ئەم شارە بەم 2 کورسیە نابرێ بەڕێوە ئێمە محافزێکمان ئێستا هەر بۆ نمونە گرانی بەنزین لە ناوەدا ئێمە وەکو لیژنا وەکو ئەندامانی ئەنجومەن کاکەڤاڵمان بان کردە ئەنجوم بەڵام بە زۆر بەداخەوە دانیشتەکەمان بە شەڕ کۆتایی هەو بەس میدیاخان ئەمە تەنها بەنزینە ئەمە بینی لە تەندروستی حەزەکە بەڵێ ڕاست ئەمە ئەوە ئەی بواری تەندروستی بۆ ناڵی ئەوە لی خەستەخانەی هیوا بەو هەموو زەحیەتەوە هەر من ئەزانم کە جێگری لیژنەی تەندروستیم ئەو دکتۆر و بەڕێوەبەرانی چەند بەڕاستی لێبڕاوانە ئیشەکەن دکتۆری وامان هەیە لەو خەستەخانی هیوایە ئەگەر بچێتە دەرەوە ماڭانەی خۆی هەر ماڭانە لەوانەیە بە 2 دەفتەر 3 دەفتەر نەچێتە ماڵەوە بەڵام ئەو لە خەستخانەی هیوا ئیشەکە بە 2 ملیۆن 3 ملیۆن تا 4 ملیۆنە ئەمە زۆر کە ماڭانە نەک ڕۆژانە بەڕاستی ئەمە ئەبێ حکومەت دانیشێ یعنی من هەر لێرەوەڵم دانیشێ یەکەیە کە ئەم دکتۆرانە دەستیان ماچکە نەک مەمنونیان بێت چکە بەڕاستی لە بەسرەوە خەڵک ڕووی تێکە بگرێ لە ئێرانەوە لە تورکیاوە خەڵک ڕووەکاتە و شارە ئەوە سیمای شاری سلێمانیە حەقە ئێمە خۆمان هەمومان دەستگیرۆی ئەو خەستەخانەیە بکەین ئەجا بێجگەلەوە شار و شەقامەکانی بەڕاستی ئێستا بودجەیەک دەرچۆ بۆ شاری سلێمانی نزیکەی 60 ملیارد دینارە لە بودجەی پەرەبێدانی پارێزگاکان یعنی بەڕاستی
شتی وا دانراوە لە پرۆژەکە کە بکرێت بەڵام ئێمە وەکو ئەندامانی ئەنجومەن زۆر شتمان سڕیوەتەوە وەکو لیژنەمان پێکەناوە یعنی سەر سوڕەمێناڵێ ئەمە هەر ناکرێ ئەمە چییە وەک جوانکردنی دەواازەی زانکۆی سلێمانی گرنگە ئەم پرۆژەیە؟ هیچ گرنگ نییە ئەسڵەن تۆ وەرە ناو داخلیەکان چاکە ئەسڵەن تۆ وەرە ناو سیستمی داخلیەکان چاکە ئەسڵەن تۆ وەرە ناو کولیەکان و مەسعەدەکان و ڕاڕەوەکانی چاکە خاتو میدە پێ دوانیە ئەم جۆرە پرۆژانەی کە باسێکی کە زانی پێکەنینی بێ ئەم شتانە کچ پێویستەکە دەرگایەک نییە بۆی کە گەندەڵی تیا بکرێت طبعاً تۆ من چی پێڵم ئەڵێ ئەمە پێویست نییە کە پێویست نەبێ من داینێم یعنی من بایگراوەندێکم هەیە لە پشتیەوە بۆ سەرفکردنی ئەم پارێ بەڕاستی ئەژین وەرە سلێمانی گەڕێکی وا هەیە هەتا ئێستا ئاوی تێ نەبراوە گەڕێکی وا هەیە ئێستش بە تەنکەر ئاوی تێبرێ وەرە ئەمەی بۆ بکە ئەو 500 ملیۆنەی لەوێ سەرفەکەی وەرە ئەمە بکە ئەمە خەڵک زۆر پارێژ وەرگیراوە نەخێر هێشتا وەرنەگیرەوە بەڵام ئێمە وەکو ئەنجومەنی پارێزگا قەت دەنگ لەسەر شتانە نای